Podcast Kurdî qise dike. Ji podcastkurdî.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. سلاف گهدارین عزیزین پودکست کردی محمد صالح بدرخانم جی برنامه رابج لگل و ما درباره روشا کرونای مترسیا کرونای لهر چهار پارچین کردستان مسی برنامه آماده کربون مترسیا کرونای لباکوری کردستان روشلات کردستان و روجاوای کردستان هر وسا مترسیا کرونای لباشوری کردستان انگول هریما کردستان دیچه روشه دیا امی زانیارین داوی جه بردك وزارة التندرسية هريما كردستان دكتور خالص قادر أحمد بسيم دكتور خالص أحمد ميواني برنامه ما هم بخيرات بريز دكتور زور سپاس ممنون دكتور دتوانين بيمان بلي تاي ساچن حالتي واقعي كورونا لهريمي كردستان تومار كرايا آخرين أمر كورونا لهريمي كردستان چيه؟ ئێستا 176 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 لە هەرێمی کوردستان تۆمارکرایە. بەو شێوەیە لە پارێزگای سلەیمانی 93 حاڵەتە، لە هەولێر 63 حاڵەتە، لە دهۆک 12 حاڵەتە و لە هەڵەبجەش 8 حاڵەتە. ئەنی بەداخەوە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە چوار پارێزگای ئێستا حاڵەتی توشبوونمان هەیە کە کۆی گشتیان 176 حاڵەتە و لەوانە 61 حاڵەتیان نەتاوە ئێستا بە تەواوی چاک بوونەتەوە و چوونەتەوە ماڵ، یعنی لەو 165 ئێستا چوونەتەوە ماڵ و لە نەخۆشخانەکان نەماون، هەمویان چاک بوونەتەوە. بەداخەوە تەنیا دوو حاڵەتی تاوەکو ئێستا تەنیا دوو حاڵەتی مردنمان هەیە لە کۆی گشتی ئەو حاڵەتانی کە تووشی کۆرۆنا بوون هەرێمی کوردستان، دوو حاڵەتی مردنیشمان تۆمار کردووە. بله دکتر بحثی ئەوە دەکرێت کە لە مەدیای جیهانی بحثی ئەوە دەکرێت کە لە ڕۆژلاتی ناوەڕاست هەرێمی کوردستان نمونەیەکی باش وە کە لە بواری بەرگریکردن لە کۆرۆنا پرۆسەیەکی باش تێپەڕاندووە. ئەم سەرکەوتنە ڕەمزی ئەم سەرکەوتنە چییە دکتۆر؟ زۆر سپاس ڕاست دەکەین. ئێمە لەو ماوەیە وەفدێکی تیمی پزیشکی ڕاهێژکاری چینی هاتن بۆ هەرێمی کوردستان، ئەوانیش هەمان ئەو ڕایەیان هەبوو کە پێیان وا بۆ وەڵامدارەکان لە هەرێمی کوردستان زۆر باش بوون. ئێمە ئەو بۆ دەگەڕێتەوە کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو لەگەڵ سەرهەڵدانی نەخۆشیەکە لە چین ئەو ڤایرۆسی کۆرۆنا کە سەری هەڵدا ئێمە زوو ڕێشوێنی توندمان گرتە بەر، سەرەتا قەدەغەی هاتنی گەشتیارانی بیانیمان کرد، دواتر سنوورەکانمان لەگەڵ ئەو وڵاتانی کە نەخۆشەکەیان تێدا بڵاو بۆ داخست، دوای ئەوە گەشتەکان ڕاگیران، پاشان قەدەغەی هاتوچۆ لە تەواوی هەرێمی کوردستان لە هەموو شار و سارۆچکەکان ڕاگیرا و لێژنەیەکی باڵا بۆ بەڕێنگاربوونەوەی نەخۆشیەکە پێکهێنرا لە نێوان وەزارەتە پەیوەنددارەکان و هەروەها دەستکرا بە هەڵمەتێکی چڕی میدیا بۆ هوشیارکردنەوەی هاوڵاتی بۆ تێبگەنەوەی کە زۆر پێویستە لە ماڵەوە بمێننەوە، زۆر پێویستە دوورکەونەوە لە یەکتر، زۆر پێویستە دەست و دەستەکانیان بشۆن، پابەندی ڕێنماییەکانیان بن. وەروەها لەگەڵ ئەوەشدا لایەنی تەندروستیش تیمی زیاتر لە 120 تیمی پزیشکی گەڕۆکمان دروست کرد بۆەوەی بچن بگەڕێن بە دوای ئەو کەسانەی کە گومانی توشبوونیان لێ دەکرێت خێرا دەستنیشانی بکەین. ژمارەی پشکنینەکانمان زیاد کرد. ئێمە ئێستا ڕۆژانە زیاتر لە 500 حاڵەتی پشکنین دەکەین بۆ وڵاتیان بۆەوەی زوو نەخۆشەکان دەستنیشان بکەین. وەروە نەخۆشخانەمان ئامادە کردووە، 13 نەخۆشخانە لە هەرێمی کوردستان ئامادە کراوە، تیمی پزیشکی و کارمەندی تەندروستی بۆ دانراوە بۆ ئەوەی خێرا حاڵەتەکان دەستنیشان بکەین و چارەسەریان بکەین تا ڕێبگرین لەوەی کە نەخۆشەکە زیاتر تەشەنە بکات لە هەرێمی کوردستان. Podcast Kurdî qise dike. Ji podcastkurdî.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. دکتۆر ئەوش بینیمان کە کەمپینی هەوکاری بۆ وەزارەتی تەندروستی و حکوومەت لەلایەن کارمەند و کارسازانی هەرێمی کوردستان پێکهێنا. ئەمە کەی دروست بوو و ئێوە تێروانین ئێوە لە بواری ئەو کەمپینە چییە؟ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوکاری
یەکەم هاوکاری ئەو خەڵکە هەژارە بکەین چونکە دەزانین لەبەرەوەی قەدەغی هاتوچۆیە ئێستا بەشێک هەموو زۆربەی بازاڕەکان داخراون ئەو خەڵکانێک کە هەژارن حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە ڕێخستنەوەی ئەو هاوکاریانەی لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکان لەلایەن کەسی خێرخواز پێشکەش دەکرێت بۆ ئەوەی دوجار ئەو خواردن و پێویستیانە دابەش بکەینەوە جارێکی تر بەسەر هەژاران بەسەر ئەو ماڵانەی کەەوە ئەو کەسانێک کە لەو ماوەیە کارەکانی خۆیان لەدەست داوە بۆ ئەوەی کاریگەری زۆری نەبێت لە سەریان ئەوەی یەک دوو ژمارەیەکی زۆر لەو خێرخوازانە هەستاون بە دروستکردنی چەند نەخۆشخانەیەک لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان کە بە زیاتر لە 60 بێت لە هەندێک نەخۆشخانەیە بۆ 100 بێدە کە تاوەکو ئێستا زیاتر لە 120 بێت لەلایەن نەخۆشخانە لەلایەن خێرخوازانەوە دەستکراوە بە دروستکردنیان واتە هاوکاریی باشش هەبووە لەلایەن خەڵکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دیارە چکە بە هەمومان مەبەستمان ئەوەیە کە وا بکەین خەڵکی سەلامەت بن هەرێمی کوردستان پارێزراو بی و بە کەمترین زیان لەو نەخۆشی کۆرۆنا دەربچین. بله دکتر جان لکام شاری کردستان نەخۆشخانەی تازە دروست کرایەوە لە شاری سلێمانی هەر خێرا نەخۆشخانەیەکی 65 تەختی دروست کرا وەروە لە شاری هەولێر ئێستا نەخۆشخانەیەکی تر خەریکی دروستکردنی وە لە شاری هەڵەبجایە لە دهۆک هەیە لە گەرمیان دەستی پێکراوە لە دەتوانم بڵێم لە هەموو شارە گەورەکان لەلایەن خێرخوازانەوە زیاتر باوکاری لەگەڵ خێرخوازانەوە دەستکراوە بە دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بۆ چارەسەر و وەرگرتنی نەخۆشانی کۆرۆنا. بله دکتر دوێنێ وەزیری ناوخۆ برێز ڕێبەر ئەحمەد ئەشکرەی کرد قەدەخەی هاتوچۆ 10 ڕۆژی تر درێژ کرایەوە لە ئەم حالەتەدا حکوومەتی هەرێمی کوردستان هەموو بەرگریە کردیە بۆ پاراستنی جان و خەڵک لە ئەوە لەگەڵ بەرگری کۆرۆنا لە خزمەتگوزاری و خۆراک و پێداویستی مادی بەڵێ دیارە قەدەغی هاتوچۆ زۆر باش بوو ئێستا کە ژمارەی حاڵەتەکان لە قەدر بەراورد لە هەرێمی کوردستان کەمن تا ئێستا بەراورد بە وڵاتەکانی تری دەوروبەرمان بە بەشەکانی تری عێراق ڕاستی هۆکارەکەی ئەوەیە قەدەغی هاتوچۆ هەبووە چونکە زۆر کاریگەری هەبووە زۆر باش بووە لەوەی کەوا نەخۆشیەکە کۆنترۆل بکەین سنوورداری بکەین لەگەڵ ئەوە ئێمە لێژنێ بۆردێکی تایبەت هەیە پێی دەگوترێت بۆردی خۆراک ئەو بۆردی خۆراکە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە دروستکراوە لایەن حکوومەتەوە دروستکراوە کاری سەرپەرشتیکردنی دابەشکردنی خۆراک و یارمەتیە بەسەر ماڵە هەژارەکان بۆ ئەوەی کاریگەری نەبێت لەسەر ئەو خەڵکانێک کە کارەکانیان لەو ماوەی ڕاوەستا کاری خۆیان لەدەستداوە بێ ئیش بوونە لە ماڵەوە ماونەتەوە بۆ ئەوەی ئەو قەدەغی هاتوچۆی تەسیریان لەسەر نەکا ئەو بۆردە دروست کراوە بۆ ڕێخستنەوەی و هاندانی یارمەتیدانی خەڵک بڵێ ئاگدارین هەندێک خەڵکێک کە کاری لەدەستداوە پێویستی بە یارمەتیەوە تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لەو خەڵکانش هاوکاری کراون بەڵام پێویستیان بە هاوکاری زیاترا وەروەها هەردوێنێ ئێمە هەڵمەتێکی ترمان ڕاگەیاند بۆ گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی بۆ نەخۆشیە درێژخایەنەکان تیمی پزیشکی گەڕۆک بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە تیمی پزیشکی گەڕۆک دروست دەکەین لە شارەکان لە شارۆچکەکان بۆ ئەوەی بچنە ئەو ماڵانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە پێویستیان بە چارەسەرە بۆ ئەوەی چارەسەری پێویست وەربگرن. بله دکتر جان با ئەمە آخر پرسیارم بە جێگەی خۆشحالیە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هیچ حالەتێکی کۆرۆنا تۆمار نەکراوە ئەگەر هاتوو ئەو حالەتە ئەو ڤایرۆسە لە ڕۆژاوای کوردستانیش دیترا ئێوە یارمەتی دەنێرن هاوکاری ڕۆژاوای کوردستانیش دەبن ئەگەر ئێمە لە هەر حاڵەتێک هەر شتێک کە پێمان بکرێ بۆ وەکو هاوکاری بۆ هەموو بەشەکانی تری کوردستان ئامادەین لە ئەوەی دەتوانای ئێمە دابێتن هاوکاری بگەێنین لەبەرەوەی ئێمە لامان کاتدا کە خۆمان ئێستا پێویستمان بە هاوکاریە لەلایەن وڵاتانی تر وڵاتە دۆستەکان بەتابەتی لەبەرەوەی ڕاستی کەلوپەری خۆپارێزی پێویستمانە تاوەکو ئێستا وەروە کیتی پشکنین بۆ فەحسی نەخۆشەکان هێشتا پێویستمانە ئێمە چاومان لەوەیە کە وڵاتانی تری دۆست هاوکارمان بن بەڵام لامان کاتدا برانی ترمان لە ڕۆژئاوا ئەگەر بێت و پێویستیان بە هاوکاری بوو ئێمە لە توانەماندا بوو بە دڵنیایی درێخی ناکەین و هاوکاریان دەبین لەو شتەی کە پێویستیان بێت. زۆر سپاس دەکەم دکتۆر جان کە بەشداری بەرنامەی ڕابێژ بوون کە کاتی خۆت بۆمە تەرخان کردووە زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ گوێگران و بینەرانیشتان زۆر سپاس.
Podcast Kurdî qise dike. Ji podcastkurdî.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin.